یەکێکی تر لەو ئاسەوارە خەتەرانە سزای قیامەتە. خوای گەورە ئێمەش و ئێوەشی لێنات. سزای قیامەت جارە بۆ ئەو کەسانێک کە داعین، مەلان، کەسایەتی ئیسلامین، دەرکەوتون، وعدیان بە خەڵکی داوە، قسەی زۆریان کردووە، خۆیان تەنفیزیان نەکردووە. لە ڕۆژی قیامەتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیسی صەحیحە فەرمێ کە ئەبراهێنەوە پێشەوە لە ڕۆژی قیامەتە خەڵکی سەیرەکەن وا لە ناو جەهەنەما یەکێک هێنراوەتە جەهەنەمەوە فەتەندەلق ئەقتاب بەطنی، ورگ و ڕیخۆڵەکانی هەموویە بچڕێن لە ئازارە کە ئەیهێنە پێشەوە سەیرەکەن ئەیناسنەوە ئەڵێن فولان ئەوە تۆ فڵان کەسی ئێ باشە خۆ تۆ فەرمانت بە چاکە ئەکرد، بەرهەڵستیت لە خراپە ئەکرد، تۆ ڕێنیشان دەرێتی ئێمەت دەکرد. ئەڵە ڕاستە بەڵێ وامە کرد، بەڵام من فەرمانم بە چاکە ئەکرد بەڵام خۆم نەمەکرد. بەرهەڵستی ئێوەمە کرد لە خراپە بەڵام خۆم خراپەکەم کرد. خۆی پەروەردگار سزاکەی ئاوادا، ئەوە مەسیرێتی، ئەوە چارە نووسێتی.